زۆر سپاس ڕۆژتان باش بەڕێزان، زۆر سپاس بۆ ڕێکخەرانی ئەم دیدارە لە زانکۆی ئازیزی سەلاحەدین. خۆشحاڵم زاری شریکە لێرەم. ئەگەر سەیری داتاکانی بەکارهێنەرانی تەکنۆلۆژیای مۆدێرن بکەین لە کۆتایی 2025 6 ملیار کەس لە دنیا ئینتەرنێت بەکاردێنێ. 39 ملیۆن پوین 6 کەس لە عێراق لە 2025 ئەکسێسی بۆ ئینتەرنێت هەبووە. لەسەر ئاستی دنیا دەکە 174 ژمارەی دانیشتوان و لە عێراق دەکە 83% ژمارەی دانیشتوانی عێراق ئەکسێسیان لە 2025 بۆ ئینتەرنێت هەبووە. بە جۆرەی ئەو توێژینەوانەی لە بواری بەرەنگاربوونەوەی تاوانی ئەلکترۆنی باس یان ئەنجام دراون، باز لەوە دەکەن کە 90% ئەو کەسانەی تووشی دەبنە قوربانی تاوانی ئەلکترۆنی لە بێئاگایی و کەم هۆشیارەوە توش دەبن. واتە 39 ملیۆن کەس لە عێراق لەسەر لێواری ئەوان ببنە قوربانی تاوانی ئەلکترۆنی. جەنابی مامۆستا شەرمین فەرمووی کە بەبێ سیاسەت و بەبێ تۆ ناتوانانی ڕێگری ناتوانانی سیاسەت دابنین بۆ بەکارهێنانی ئینتەرنێت. ناتوانانی بڵێ ڕێگا دەدەم ئەو ساڵ 10,000 تەلەفۆنی سمارت بێ، ساڵی داهاتوو 5,000 بێ. ئەمە بووە بە بەشێک لە پێداویستەکانی دنیای مۆدێرن کە 90% خەڵک معرض بێ بۆی ببێتە قوربانی، ببێتە نێچیری باندەکانی تاوانی ئەلکترۆنی کە بەشێکن لە تاوانی ڕێکخراو. کەواتە هیچ حکوومەتێک لە دنیا بەتەنیا ناتوانێت ڕوبەڕووی ئەو باندانە بێتەوە. بەتایبەت تاوانی ئەلکترۆنی کە ڕەنگە لە بەیانیڕا زۆر پێناسەشی کرابێ، بریتیە لە تاوانێکی سنووربڕ کە زۆربەی جار تاوانکار هەردیار نییە. یعنی جیاوازە لەگەڵ تاوانی کلاسیکی کە دزێک دەچێتە سەر ماڵێک، قەنینەیەک غاز دەدزێت، دز دیارە، وەسیلەکە دیارە، کەرستەکە دیارەکە دزراوە، تۆ تاوانکار جارێ دیار نییە. ئەنۆنیمەسە، ئەنۆنە، نەزاندراوە تاوانکار و جوگرافیای دیار نییە و بەهۆی هەبوونی VPN و دەیان ڕێگەی دیکەی ماسک بەستن و خۆشاردنەوە، تاوانکار زۆر لە دەوڵەتان بەهێزترە، ناتوانێت بیبینیەوە. بۆیە من بۆ بیسوود لە کاتەکە وەرگرم دوو ڕێگا هەیە. ڕێگەی یەکەم پێی دەگوترێ خۆپارێزی پریڤێنشن، ڕێگەی دووەم بریتیە لە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوە دوای ئەنجامدانی تاوانەکە کە ئەو کاتە زیاتر ئیشی دەوڵەتە بەتایبەت موسساتی ئەمنی کە ئیشیان بریتیە لە گەڕان بە دوای دۆزینەوەی تاوانکار، واتە تاوانەکە ڕوویداوە. بەڵام دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت، دام و دەستگاکانی کۆمەلگەی مەدەنی دەتوانن لە خاڵی یەکەمە دەور ببینن کە بریتیە لە هۆشیاری، لە پریڤێنشن، لە ڕوبەڕووبوونەوە. چونکە وەکو باسم کرد قەبارەی ئەوانەی کە لە بەردەم ئەوان ببنە نێچیری تاوانە ڕێکخراوەکان زۆر لە هەموو دەوڵەتێک گەورەترە. 90% کۆمەلگاکانی دنیا لەسەر لێواری بوون بە نێچیرن. و چیتر ئەو جۆرە تاوانە تایبەت نییە بە خەڵکێک باڵێن دەڵێ 18 ساڵە و نازانم باکسەوە منداڵ کە زۆر بەبێ هەبوونی هۆشیاری پێویست، ئایپادێکی لەدەستا یان تەلەفۆنی دایکی یانی باوکی لەدەستا و دەچێتە ناو. تەنانەت هەندێک گەیم بۆ دوایە خۆتان دەزانن ڕۆبلۆکسێک لەوانە بوو کە مەشاکلی یان گفتوگۆی زۆری لەسەر ئاستی دنیا بۆ دروست بوو لەبەرەوەی خەڵکی گەورەش دەتوانی بە تەمەنی منداڵ داخل ببێ و لەوێ هەوڵی ڕاوکردنی خەڵک بدا. هێنانەوەی نمونە یەک لەو یاریانە بۆ ئەو بوو کە بڵێ منداڵیش بواری ئەوەی تێدا کە بکرێتە قوربانی. مەخۆم بە باگراوند چونکە ئەکادیمیم، بەڵام ئەو 4 ساڵی لە وەزارەتی ناوخۆ دەبینم کە گاپێکی گەورە لە بینی جانبی ئەکادیمی و لە بینی جانبی تەطبیقی هەیە. ئێستا خۆشحاڵم ئەوەی زانکۆی سەلاحەدین دەکات لێک نزیکردنەوەی ئەو دوو بوارەیە. ئەو نمونانەی ئێمە وەکو تاوانی سنووربڕی ئەلکترۆنی بینیومانن نمونەی یەکجار مەترسیدارن. دەکرێت تاوانکارێک لە وڵاتێکی ئەوروپی دانیشت بێ و دەیان کەسی لێرە کرد بێتە نێچیر. دەکرێت تاوانکارێک لێرە دانیشت بێ و هەزاران کەسی لە شوێنی تر کرد بێتە نێچیر و نمونەشان ئەمانە. حکوومەت چی دەکە بۆ ئەوەی
هەوڵ بدا سەرکاری لەگەڵ على الأقل کەمکردنەوەی دەرفەتی بەنێچیرکردنی خەڵک هەبێ. یەکەم وەکو باسم کرد بریتە لە بڵاوکردنەوەی هۆشیاری کە زانکۆکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دامەزراوەکانی وەکو ڕێکخراوە پیشەکانی ژنان و قوتابیان و ئافرەتان و ئەمانە هەمووی دەکرێت هۆشیاری پاراستنی داتای خۆ، چونکە ئێمە لە کوردستان بەرەو بە دیجیتالکردنی حکوومەتیش دەڕۆین. ئێستا لە ڕێی پرۆژەی هەژماری منەوە هەمومان بووینە خەریکە دەبینە خاوەنی هەژماری بانکی. یەکێک لەو شوێنانەی کە تۆڕەکانی تاوانی ئەلکترۆنی هەوڵ دەدەن تارگێتی بکەن بریتە لە دزینی پارەی خەڵک. دۆکمنتارێکی بەناوبانکەیە بە ناوی 1 بلیۆن هایست، هەوڵدان بۆ دزینی 1 ملیارد دۆلاری وڵاتی بەنگلادیش. داواتان لێ دەکەم ئەوانەی مۆتەمەن بە بەرهەنگاربوونەوەی تاوانی ئەلکترۆنی سەیری ئەو دۆکمنتارێ بکەن کە تۆڕەکانی تاوان چەند زیرەکانە هەوڵیان داوە سوود لە عوتڵات وەرگرن. لێرە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپی شەمە و یەکشەم پشووە، لە وڵاتانی ئیسلامی جومعە دەوام نییە، لە وڵاتی دیکە پێش کریسمس چەند ڕۆژێک عوتڵەیە. هەند جوان هەوڵیان داوە ماوەیەکی زۆر خەریک بوونە لە کۆتاییەکان تەمان ڕووداوەکە ڕوونادا، بەڵام 1 ملیارد دۆلار خەریک بۆ بدزرێ، تەنیا نەک بە گونیە بیبن لە ڕێی ئەلکترۆنیەوە. جا ئێمە ئێستا کە بەرەو هەژماری من دەڕۆین زۆر پێویستە هەموو فەرمانبەرێک داتاکانی خۆی شێر نەکە لەگەڵ کەس. یعنی زۆر جار دەگوترێت کەسێک دەڕۆە کارتەکەی دەداتە کەسێک موچەکەم بۆ وەرگرا، ئەمە یەکەم هەنگاوی بە قوربانی بوونە. خەڵک زۆربەی سۆشەل میدیا بەکاردێنێ، لە ڕێی سۆشەل میدیاوە ئەکسێس بۆ مۆبایلەکەت، بۆ وێنەکانت، بۆ زۆر بابەتی دیکە هەیە. خۆ پاراستن واتە دروستکردنی حرەسی ئەلکترۆنی زۆر زەرورە. ئەویش بەڕاستی حکوومەت پێی ناکرێت. حکوومەت ناتوانێت بەرامبەر هەر بەکارهێنەرێک پۆلیسێک دابنێ. خۆت دەبی هەوڵدەی لە ڕێی فێربوو بەرزکردنەوەی توانای هۆشیاری ئەلکترۆنی خۆت ببیە پاسەوانی ئەلکترۆنی داتاکانی خۆت، کەواتە بەرزکردنەوەی هۆشیاری خۆپارێزی یەکەم. دووەم وەزارەتی ناوخۆ لە ڕێی بەڕێوەبەرایەتیە گشتەکانی وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و دژی خێزان و ئافرەت فێنخان لێرەیە بەڕێوەبەری گشتی و لە ڕێی نووسینگە و بەڕێوەبەرایەتەکانمان بۆ ئەو کەیسانەی پەیوەندیان بە ئافرەت و بە خێزان هەیە، بەڵام ئەی منداڵ ئەی پیاو ئەمە هەمووی پێویستی بە بەڕاستی بە بەرزکردنەوەی توانەکانی خەڵکو و هۆشیاری هەیە. ئێمە وەکو حکوومەت وەکو وەزارەتی ناوخۆ لە ڕێی یەکەکانی بەرەنگاربوونەوەی تاوانی ڕێکخراو سپیکردنەوەی پارە، بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و پارەدارکردنی تیرۆر، لە ڕێی مکافحەوە بۆ بەدواداچوونی تۆڕەکانی تاوان، لە ڕێی ئاسایشەوە، لە ڕێی دەستگاکانی دیکەی کۆکردنەوەی زانیاری خەریکی پارتنەرشیپێک یان هەماهەنگێکی گەورەی دەولین، چونکە وەکو باسم کرد جیاوازی نێوان تاوانی ئەلکترۆنی لەگە تاوانێکی ئاسایی ئەوەیە کە ڕەنگە موجریم هەلێرە نەبێ، ڕەنگە موجریم ناسراوەتەوە، بەڵام هاوڵاتی تۆ نییە چی دەکەی بەرامبەری. لە ڕێی ئینتەرپۆلەوە ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتی پۆلیسی نێودەوڵەتیمان هەیە، باسانی دەستمان دەگاتە زانیاری لە ڕێی بەڕێوەبەرایەتی پۆلیسی نێودەوڵەتی عێراقی کە لینکێ لەگەڵ دامەزراوەی پۆلیسی نێودەوڵەتی دەتوانرێت داتا وەربگیرێ، بەڵام ئەمە هەمووی پاش ڕوودانی تاوانەکەیە. ئێمە من خۆم زۆر مهتەمم بەوەی ڕێگری بکرێت، چونکە سەتانەوەتی خەڵک لەسەر لێوارەکەیە کە شوشەکە شکا کە تاوانەکە ڕوویدا، دوایی هەم هەوڵدان بۆ وەرگرتنی قساس، بۆ جێبەجێکردنی یاسا بەتایبەت لە تاوانی ئەلکترۆنی پرۆسەیەکی ێزگار درێژە، مجرمێک لە وڵاتێکی دنیاە تۆ لێرە کەیسی لە دژ دەکەیەوە، ئەو هەموو ئەوڕقە بە ساڵ دەخایەنێ. بۆیە پێویستە تەرکیزمان لەسەر خۆپارێزی بێ، یعنی دەبێ هەزاران کەمپەین و توێژینەوە و بەتایبەت زانکۆکان لە ڕێی ئەو کچ و کوڕە گەنجە جوانانەی کە ئایتی دەخوێنن، تەکنۆلۆژیای زانیاری دەخوێنن، هەندەسە دەخوێنن، ئەمانە دەخوێنن، بەشداری بکەن لە پرۆگرامەکان، لە تیڤیەکان، لە وێب تیڤیەکان، بەتایبەت کە ئێستا بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیەوە هەمومان خاوەنی پلاتفۆرمی خۆمانین، واتە چ پێویست ناکە مەمنونی تەلەڤیزیۆنێک بیکە ڕێگەت لە هۆشیاری بڵاوکەوە، خۆت وەکو هەم لە پێیجی زانکۆی ئەوە دەتوانن باشترین دەور بژێڕن لە بڵاوکردنەوەی هۆشیاری. من تەرکیزی ئەساسیم بەڕاستی و پێم وایە
ئامرازی چالاک و پێشکەوتووی بەرەنگاربوونەوە بریتیە لە بڵاوکردنەوەی هۆشیاری توێژینەوەی جۆراوجۆر لەسەر لە بواری کریمینۆلۆجی لە بواری تاوانناسی توێژینەوەی جۆراوجۆر لەسەرەوە هەیە ئایا پیشاندانی توندوتیژی دەبێتە هۆکاری زیادبوونی توندوتیژی یعنی بۆ نمونە هەر لە ماوەی ڕابردوو ئێمە هەندێک ئۆبزەرویشنمان کرد باوە بڵێم نامەوێت بڵێم توێژینەوەمان کرد توێژینەوە مەرحەلێکی متەتەورترە یەک دوو کەیسی تۆڵە لە تەلەڤیزۆن تەختیە کرا چەند کەیسی دیکەی بە دوو دەهات بۆیە زۆر جار پیشاندانی تاوان دەوەستێت سەر شێوازی تەختیە چونکە ئێستا ئەگەر تەماشای ئەوەی سەیری ئەلامی دەولی دەکا هەندێک دادگا بە ئاشکرا دەگوازرێتەوە چونکە دادگاییکردن پرۆسەیەکی بە بڵێن پەبلیکە پرۆسەیەکە خەڵک دەتوانێت دانیشە و دەتوانرێت تۆمار بکرێ بەڵام شێوازی تەختیەکردنەکە بەشێک لەوەی میدیای کوردستان دەیکە کە گەر فرسە هەبێ گلەیەکی گەورە لە میدیا بکەم میدیا دەورێکی زۆر خراپ دەجێڕێ لە پەرەپێدانی کولتوری توندوتیژی لە تێکدانی ئەخلاقی کۆمەلگەی ئێمە و دەستیشی بۆ دەبەی یەکسەر دەڵێن تۆ سنوور بۆ ئازادی ڕادەبڕین دادنێ دەنا ئەوەی لە میدیای کوردستان دەگوزارێت لە هیچ شوێنێکی دنیا نییە لە ڕووی خراپیەوە.